ئێرە شارۆچکەی قەرەداخە. نزیکی 1600 ساڵ لەمەوبەر پاشای ساسانی نەرسە سەعاتە ڕێک لێرەوە لە پەیکوڵی کرا بە پادشای پادشاکانی دەوڵەتی ساسانی. لەوێ مۆنومنتێک دانرا بەو بۆنە گرنگەوە. ئەمڕۆ لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین ئەو مێژووە بەیەکەوە سیر بکەین. بەڵام سەرەتا لێرەوە لە شارۆچکەی قەرەداخەوە دەست پێکەین. لەگەڵمان. ئەم شارۆچکەیە قەرەداخ لە بنەچەدا ناوێکی شیرینی کوردی هەبوو. شارەکە ناوی زەردیاوا بووە. تورکە عوسمانیەکان ناوەکەیان گۆڕی و کردویانە بە قەرەداخ. دیارە ئەم گۆڕانکاریە زۆر دێرین نییە و ڕووداوەکان پێمان دەڵێت هێشتا لە سەردەمانێک لە یادەوەری خەڵکدا مابوو. من ڕۆژێکیان لەگەڵ خەڵکێکی بە تەمەنی ئەم شارۆچکەیەدا قسەمان دەکرد. وتی کە منداڵ بووم لە دەرەوەی قەرەداخ لەسەر باخ لەگەڵ باوکم کارم دەکرد. پیاوێکی گەرمیانی بەرەو قەرەداخ دەهات. کە منی بینی وتی لی پرسییم باوکم زەردیاوا زۆری ماوە. وتی کە سەیری ڕوخساری منی کرد بە سەر سوورمانەوە سەیرم کرد. قسەکەی گۆڕی وتی قەرەداخ زۆری ماوە. واتە هەتاوەکو سەرەتای سەدەی 20ەم هێشتا لە یادەوەری پیرانی ناوچەکەدا ناوی زەردیاوا مابوو. دواتر تورکەکان ئەم ناویان گۆڕی. تەنانەت لە ساڵی 1832 ڕابایەک بە ناوی دەیڤد کە بە شاری سلێمانیە تێدەپەڕێت ئاماژە بەم شارۆچکەیە قەرەداخ دەکات. ئەو ناوی قەرەداخ نایەنێت و بە زەرداوا ناوی دەهێنێت. هەروەها کەسێکی تر لە ساڵی 1840دا بە ناوی فرەیزەر ئاماژە بە شارۆچکەی قەرەداخ دەکات. ئەوەڵێ تایبەتمەندیەکی ئەم شارە هەیە نزیکەی 200 ماڵن. لەو 200 ماڵە دوو لە سەرسیان خەڵکی جوون و پەیوەندیەکی باش لە نێوان هەردوو خەڵکی شارەکەدا هەیە. ئەمڕۆژ شوێنێک لە تەنیش قەراخەیە کە بە گەڕەکی جوولەکان ناسراوە. هەروها گۆڕسانی جووەکانیش لەم شارەدا ناسراوە. ئۆکاری بوونی ئەو ژمارە زۆرەی جووەکان لەم شارەدا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە شارەکە لەسەر نزیک بووە لە ڕێگایەکی بازرگانی مێژوویی کە لە پایتەختی دەوڵەتی ساسانیەوە لە نزیک بەغاوە دەستی پێکردووە لە تەیسەفۆن و لێرەوە تێپەڕیوە لەم ناوچانەوە بەرەو ئازەربایجان. جووەکان بەهۆی تایبەتمەندیان لە بازرگانیدا زۆربەی جا ژمارەیان لەو شارانەدا زۆر بووە کە بازرگانی تیا بووە یا نزیک بووە لەسەر ڕێگای بازرگانی. قەرەداخیش یەکێک بووە لەو شارانە. لەوە دەچێت بەشێکی باشی جووەکانی سلێمانی لەگەڵ دروستبوونی شارەکەدا لە قەراخەوە چوبنە ئەوێ. یەکێک لەو بنەماڵە جوانەی کە سەرەتا لە شارۆچکەی قەرەداخەوە هاتوونەتە سلێمانی بنەماڵەی عەزەی حەکیم برایم بوو. ئەم بنەماڵەیە پیشەی حەکیمیان پشتا و پشت بۆ مابووە. عەزەی حەکیم برایم خۆی حەکیم بووە و بە ناوەکەشی تا دیارە کە باوکیشی هەر حەکیم بوو. ئەو هاتۆتە سلێمانی و پیشەی حەکیمی بۆ خاتو فەرحەی ژنی بەجێماوە و ئەو مامانیش بووە. خاتو فەرحە دایکی شەلەمۆ بووە کە یەکێک لە کەسایەتیە جووەکانی شاری سلێمانی بووە. هەتاوەکو ئەمڕۆ بەرەی ئەو بنەماڵەیە لە شاری سلێمانیدا ناسراون. ئەوەی مای سەرنجە ئێستاکەش لە ناو ئەو بنەماڵەیەدا زۆرینە پزیشکن یان پیشەکانیان نزیکە لە جیهانی پزیشکیەوە. تەنانەت ئەمڕۆ پەرتووکێکی دەستنووسی پزیشکی بە زمانی فارسی لەو بنەماڵەیە ماوەتەوە کە لەسەر زانستی پزیشکیە. هەرچەندە پەرتووکەکە بە زمانی فارسیە کە یەکێک لە زمانەکانی خوێنی ئەو سەردەمەی حوجرەکان بووە، بەڵام سەرنجەکان کە لەسەر بابەتەکان نووسراون بە زمانی عیبرین. پەرتووکەکە لە شاری سلێمانی ماو و کۆپیەکی لە ناو بنەماڵەیەکدا هەڵگیراوە. بەداخەوە هەتاوەکو ئێستا لێکۆڵینەوەی ورد لەسەر ئەم بەڵگەنامەیە نەکراوە و هەتاوەکو نووسەری پەرتووکەکە و مێژوو وردەکاریەکانی بزانرێت.
ئەمڕۆ ڕاستە قەرەداغ لە چاو مێژوویدا شارۆچکەیەکی بچووکە و ئەو ڕۆڵەی ڕابردووی نەماوە. بەشێکی بەهۆی کوێربوونەوەی ئەو ڕێگە بازرگانیە بووە کە لە بنەچەدا ئەوە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی و گەورەبوونی بووە. بەڵام هەندێک ئاماژە هەن کە دەری دەخەن شارەکە لە ڕابردوودا گەورەتر و گرنگتر بووە. بۆ نمونە لەم شارەدا سەرایەکی گەورە هەبووە تا ساڵی 60ەکان کە هی سەردەمی عوسمانی بووە. کاتێک کە باسیەکان ئەم شارەیان لە 60ەکاندا تەخت کردووە، ئەو سەرایشیان لەگەڵیا تەخت کردووە. جگەلەوە هەندێک لە ناوەکان لە ناو شارەکەدا و لە دەوروبەری ئەو ڕابردووە دەخەنە ڕوو دەیسلمێنن کە ئەم شارە ناوەندێکی فەرهەنگی گرنگ بوو. لە تەنیشت قەرەداغ گەڕەکێک هەیە پێی دەڵێن گەڕەکی گۆژەخۆرە. خەڵکی ناوچەکە وەک زۆر ناوچەی تری کوردستان هەوڵ دەدەن لێکدانەوەی زمانەوانی بەپێی بۆچوونی ئەمڕۆ بۆ بکەن و دەڵێن خەڵکی ئەو گەڕەکە دوور بوون لە ناو بازار. زۆربەی جار فریایی گۆشتی ناو بازار نەکەوتون لەبەرەوەیە کە پێیان دەڵێن گۆژ نەخۆرە، کە ئەمە گەرێکی دروست نییە و تەنها لێکدانەوەی زمانەوانی ئەمڕۆیە. زیاتر وا دەردەکەوێت کە ئەوانە گروپی ئاینی تایبەتی ڕابردوو بوون کە گۆشتیان نەخواردو. لە ڕابردوودا گروپی لەو شێوەیە لە کوردستاندا هەبوون و سەرچاوە لەسەریان هەیە. بۆ نمونە ئاینی مانی کە لە سەدەی سێهەمی زاینیدا لە هەموو کوردستاندا بڵاو بووبەوە، پەیڕەوانی ئاینەکە گۆژنەخۆر بوون. دیارە لە ناو قەرەداغدا کە شوێنێکی گەورەتر بۆ لەمڕۆ، لە ڕابردوودا گروپی لەو جۆرە هەبوون کە ئەمە دووپاتی دەکاتەوە کە شارۆچەکە دێرینە و گروپی هزری جیاوازی تێدا بووە. ئەوەی کەمایی سەرنجە گەڕەکی و گۆشنەخۆران و جوولەکان لە تەنیشت یەکن و ئەمڕۆ هەردووشیان دەکەونە دەرەوەی شارەکەەوە کە نیشانی دەدات شارۆچەکە لە ڕابردوودا لە خواردتر بوو و گەورەتریش بووە. جگەلەوە ناوی شوێنەکانی وەک قەسرەکە، کۆشکی سەر و کۆشکی خوار و کانی باجگر، خات و نازدار، بەرقەڵا، گاورەقەڵا، بتخانە، قەڵای باوەکرۆ و چەندین ناوی تری هاوشێوە شایەتی ئەو ڕۆڵە گرنگەی ناوچە و شارۆچکەکە. تەنانەت شوێنێک لە نزیک شارۆچکەکە بە ناوی تاعونەرانیش هەیە کە شوێنی جیاکردنەوەی ئەو خەڵکانە بووە کە تووشی نەخۆشی تاعون بوون. ئەم ناوانە دەری دەخەن کە قەرەداغ لە ڕابردوودا شوێنێکی گەورە و گرنگ بووە. ڕۆژێک لەگەڵ یەکێک بە تەمەنەکانی قەرەداغدا دانیشتبووم باسی شارۆچکەکەمانە کرد. ئەو وتی لە کاتی هەڵکەندنی باغدا لە ناو شارەکەدا بۆری گڵێنەی ئاویان بینی بوو. دیارە لە ڕابردوودا لە شارۆچکەکەدا بۆ گوێزانەوەی ئاو بەکار هاتووە. ئەمانە کاری زانستیان لەسەر نەکرا و ئەوە دەرەخەن کە هێشتا ئەم ناوچەیە باش نەناسراوە. جگەلەوە هەندێ ئاماژە لە قەواڵەکانی هەوراماندا هەن کە لەوە دەچێ هی فرۆشتنی ڕەزوباغ بێ لە نزیک قەرەداغ. ئەم قەواڵانە تەمەنیان زیاتر لە 2000 ساڵە و لە بنەچەدا لە ئەشکەوتێ لە کۆساڵان لە هەورامان دۆزراونەتەوە. قەواڵەکان بۆ فرۆشتنی ڕەزوباخن. لە ساڵی 1930دا دکتۆر سەعیدی کوردستانی لەگەڵ خۆی بردی بۆ شاری لندن و لەوێ فرۆشا. ئەمڕۆ ئەو قەواڵانە لە مۆزەخانەی لەندەنن. وەک ئاماژەی پێکرا قەواڵەکان تەمەنیان زیاتر لە 2000 ساڵە و دوانیان بە زمانی یۆنانی نووسراون و ئەوەی تریان بە زمانی پەهلەوی و پیتی ئارامی نووسراوە. دواتر قەواڵەکان لێکۆڵینەوەی وردیان لەسەرکراوە. دکتۆر سەعید و ئێدمۆنس دوای خوێندنەوەی دەقەکانی ناوقەواڵەکە لەلایەن پسپۆڕانەوە ئەوان هەوڵیان داوە بۆ دۆزینەوەی شوێنی ناو قەواڵەکان. بەڵام لەلایەن دکتۆر سەعید کە خۆی خەڵکی مەریوان بوو، ئێدمۆنسیش هیچ شوێنێکیان لە هەورامان نەدۆزیوەتەوە کە ئاماژەی شوێنەکانی ناو قەواڵەکەی تێدا بێت. دەشێت ئەشکەوتەکەی هەورامان وەک شوێنێکی سەخت خاوەن زەویەکە پەنایی بۆ بردبێت بۆ پاراستنی و هەر لەبەر ئەوەش لە ئەشکەوتێک لەوێدانرابێت. دواتر ئێدمۆنس سەرنجی ناوەکانی بەوردی داوە و پێیوا بووە کە قەواڵەکان ناوی دەفەرێک ئاماژە پێ دەکەن بە ناوی باسەڕە کە ئێدمۆنس پێی وایە کە هەر باسەڕەی نزیک دێلێژە بێت و ئەو کات ناوەندی دەڤەرەکە بوو بێت. دەبێت ئەوە بزانرێت کە یۆنانیەکان وڵاتەکانی ژێر دەسەڵاتیان دەکرد بە ناوچەی بەڕێوەبردنەوە، هاوشێوەی پارێزگا و شار و قەزا و بەو جۆرە.
شوێنی باسەڕە بەپێی ئەو بەڵگەنامەیە هاوشێوەی دەڤەرێک بووە. ئەوەی ئەو ئەگەرە بەهێز دەکات باسەڕە زیاتر لە 1800 ساڵ لەمەوپەریش تۆڵمی لەم ناوچێدا ئاماژەی پێکردووە. جگەلەوە باسەڕە لەگەڵ بێت نیکاتۆر ئاماژەی پێکراوە کە شوێنی مۆنومنتەکەی پەیکوڵی بووە و زۆر لێرە دوور نییە. ئەم جاناوی گوندی کۆپان هاتووە کە سەر بە دەڤەری باسەڕە بووە. ئێدمۆنس پێی وایە ئەوە قۆپیەکانە بەڵام لەوە ناچێت لەوەدا پێکابێتی. ئێدمۆنس لە توێژینەوەکەیدا لەسەر قەواڵەکان دەڵێت گوندی کۆپان هەر قۆپیەکانی قەرەداخە، بەڵام وەکو پێشتر ئاماژەم پێکرد لەوە ناچێت لەو دەستنیشانکردنەدا سەرکەوتوو ببێت. لەبەرەوەی لە پشت منەوە ئالێرا ئەمە پێی دەوترێت ملەی کوپان کە ناوەکەی دوای 2000 ساڵ نەگۆڕاوە. جگەلەوە قەواڵەکە باسی گوندێ دەکات بە ناوی دادباخان ڕەس، واتە ڕەزی دادباخان. لە پشت ئەم ملەوە کە بە کوپان ناسراوە گوندی باخان هەیە. گوندی باخانیش لێرەوە زۆر دوور نییە کە ئەوە دووپاتی ئەوە دەکاتەوە کە ئەم ئەگەرە زیاتر گونجاوە لەوەی ئێدمۆنس. دیارە دەستنیشانکردنی ئەم شوێنە لەلایەن ئێمەوە لەژێر ڕۆشنایی هەوڵەکانی ئێدمۆنسە کە لە سەرەتای سەدەی 20دا داوێتی بۆ دەستنیشانکردنی شوێنەکە. لە قەواڵەکاندا جگەلەوەی کە ناوی باخ و ڕەز و ئەو ناوانەی تر هاتووە کە ئاماژەم پێکرد، ناوی ئەم کەسانش هاتووە کە بەپێی قەواڵەکان تەمەنیان زیاتر لە 2000 ساڵ کۆنن. ئازادە، ئارامزادە، میرداد. ناوی میرداد هەر شێوەی تری کوردی ناوی میسراداتە و مانای بەخشینی خوداوەند میسرا دەدات. میرە بەندەک ناوەکە مانای بەندەی میترا دەدات. ئەوەی مای سەرنجە هۆزێکی کوردی لە سەدەی نۆهەمی زاینیدا ناوی بە بەندە میهری تۆمار کراوە کە هەر هەمان ناوە و هەمان مانای هەیە و بە پێچەوانەی یەکەوەن کە وەک ئاماژەی پێکرا بەندەی میسرایە. ناوی ئەسپۆماک کە مانای بنچینە ئەسب دەدات و زۆر ناوی کەس لە ڕابردوودا پەیوەست بۆ باسپەوە. دینە باس ئەوەی کە ئەزمموی دین یاخود ئاین دەکات. خۆسرە و هەروەها فەرات کە لەوە دەچێت هەر شێوەی کۆنی فەرهاد بێت. ئۆچۆ یا ئۆسۆبەک تەنها بەشی بەگەکەی ڕوونە کە وشەکە لە زمانی مادیشدا هەبووە. دەشێت وسوبەک بێت بەڵام دڵنیانیە. بەکشتی شێوە و ئاستی یاسایی نووسینی قەواڵەکان ئەوە دەردەخەن کە کوردستان لە ڕابردوودا تا چەند کۆمەڵگەیەکی شارستانی بوو. شارۆچەی قەرەداغ لە ڕابردوودا خوێندنگەی باشی تێدا بووە کە بە حوجرە دەناسران. بۆ نمونە کەسێکی وەکو مەولانا خالیدی مەزن ئالەم شارە لەدایک بووە لە ساڵی 1970 و هەر لە حوجرەکانی ئەم شارۆچکەیەش خوێنوێتی. دواتر ڕووی کردوتە بەشەکانی تری کوردستان و ئەمجا چووە بەرەو هندستان. ئەم زانا کووردە لەگەڵ خۆی ڕێچکەی نەقشبەندی سۆفیگەری هێنایە کوردستان و دواتریش بوو بە خاوەنی ڕێچکێکی تایبەتی سۆفیگەری کە بە خالدی ناسراوە. ئەم زانا کووردە تەنها 48 ساڵ ژیا، بەڵام مریدانی بە هەموو جیهاندا بڵاو بووە و کاریگەری جیهانی لە دوای خۆی بەجێهێشت. خەڵکە بە تەمەنەکانی شارۆچکەکە دەڵێن ئەم شارۆچکەیە لە ڕابردوودا زیاتر بەرەو خوارەوە بووە، بەرەو چەمی دێوانە و گەورەتریش بووە لە ئێستا. لە ڕاستیدا هەندێک لە ناوەکان ئاماژە بەوە دەکەن. تۆزێک لە خوار و قەرەداغ شوێنێک هەیە پێی دەڵێن بەرقەڵا کە لەوە چێ قەڵایی شارە کۆنەکە بوو بێت. جگەلەوە هەردوو گەڕەکی گۆژنەخۆران و گەڕێکی جوولەکان دەکەونە خواروتر و دەرەوەی شارەکە. هەروەها ڕووداوەکان ئەو ڕاستیە دووپات دەکەنەوە کە شارۆچەی قەرەداغ نزیک بووە لە ڕێگەیەکی بازرگانیی مێژوویی گرنگ. ئەم ڕێگا بازرگانیە لە تەیسەفۆنی پایتەختی دەوڵەتی ساسانیەوە لە نزیک بەغداوە دەستی پێدەکرد و بەرەو ئازەربایجان دەڕۆیشت. بۆ نمونە زیاتر لە 1600 ساڵەمەوە بەر پاشای ساسانی نەرسە هاتە نزیک ئێرە لە پەیکوڵی کە ساعتە ڕێک لە قەرەداغەوە دوورە و نزیک دەربەنی خانە. لەوێ
کرا بە پادشای پاشاکانی دەوڵەتی ساسانی و هەر لەوێشە مۆنومنتێکی بەو بۆ نەگرنگەوە بۆ دروست کرا. جا ئێستا بەیەکەوە ڕوو دەکەینە پەیکوڵی بەو ئامانجەی لەو مێژووە دێرینە گرنگە بگەین. ئەم شوێنەوارەی لە پشتۆی بینن ئەمە شوێنەواری پەیکوڵیە کە لێرەدا مۆنومنتە دروستکراوە. ئەم مۆنومنتە لەسەر ڕێگایەکی مێژووی دێرین بووە. ڕێگاکە لە تەیسەفۆن لە پایتەختی ساسانیەکانەوە لە نزیک بەغداوە دەستی پێکردووە و لە گەرمیانەوە هاتۆ ئابێرەدا تێپەڕیوە بەرەو شارە زور و دواتر بەرەو ئازەربایجان. لە دەقەکانە ناوی شارە زور و شارەکەی کە شاری خورماڵ بووە بە نیمەزڕای هاتووە، واتە نیوەڕێ. شاری شارە زور واتە خورماڵ نیوەی ئەو ڕێگایە بووە کە لە تەیسەفۆنەوە دەستی پێکردووە و بەرەو ئازەربایجان کۆتایی هاتووە. لەبەر گرنگی ئەم شوێنە زیاتر لە 1600 ساڵ لەمەوبەر پادشای ساسانی نەرسە هاتە ئێرە و لێرەدا کۆبوونەوەیەکی کرد لەگەڵ پیاو ماقوڵان و میرانی شانشینەکەی. دواتر هەر لێرەدا بڕیار درا کە بکرێت بە شایانی ئەو ئیمپراتۆریەتی ساسانی. دواتر ئەم مۆنومنتە بۆ نەگرنگەوە دروستکرا. لێرەدا لەم شوێنەدا دروستکرا. شوێنوارەکە لە ساڵی 1934 زاینیەوە سەرچاوە ئەوروپیەکان ئاماژیان پێکردووە. یەکەم کەس فرەیزەر لە ساڵی 1934دا لە زمانی خەڵکی شوێنەکەوە بە بتخانە ئاماژەی پێدەکات، بەڵام سەردانی نەکردووە. دواتر کونسڵی بەریتانی ڕۆڵسن لە ساڵی 1936دا ئاماژەی پێکردووە و لە ساڵی 1944دا سەردانی کردووە و لەسەری نووسیوە. بەڵام باشترین کار ئێرنست هەرزفیلد لە ساڵی 1911ەوە ئەنجامی داون و زیاتر لە جارێک هاتۆتە سەر شوێنەوارەکە. ئەم شوێنەوارناسا ئەڵمانە وەک کەسێکی شارەزا لە شوێنەوارەکان و نەخشی ناوچەکەدا بە وێنە شێوەی ئەو بینایی دروست کردوتەوە کە لە بنەچەدا لەوێدا بۆ و هەروەها وێنەی هەریەک لە بەردەکانی وەرگرتووە و وردەکاری نەخشەکانی بەدەست کێشاوە کە ئەمڕۆ وەک ئەرشیفێک هەڵگیراون. وێنە کێشانی مۆنومنتەکە لەلایەن هێرزفیلدەوە بێبناغە نەبوو و ئەو زۆر شارەزا بوو لە ڕێگای ئاشنابوون بە نەخشی سەر بەردەکان و سەرنجدانی بناغی شوێنوارەکە وێنەی مۆنومنتەکەی کێشاوە. هەتاوەکو ئەمڕۆ هەوڵێکی تر نەدراوە بۆ کێشانی وێنەی مۆنومنتەکە، هەرچەندیشە هەندێک سەرنج لەسەری هەیە. لە کاتی کارکردنی تا هێرزفیلد لە 3 گەشتیدا نزیکەی 129 بەردی نووسراوی دۆزیوەتەوە لە کۆی ژمارەی 230 بۆ 240 بەردی نووسراو کە مەزەدە دەکرێت لەوێدا بووبن و نووسینیان لەسەر بووە و بەشێک بوون لە مۆنومنتەکە کە ئەمڕۆ بۆ هەتایی فەوتاون. هێرزفیلد لە گەشتەکانیدا بەردەکانی دەستنیشان کردووە و ڕێکی خستوون. ئەم شوێنەوارناسە کارێکی زۆر نایابی لەو سەردەمەدا کردووە و سەرڕای ئەو کارەی لەسەر پەیکوڵی ژمارەی وێنەی شوێنی تری کوردستانی گرتووە کە هەندێکیان زۆر نایەمن. دوای ئەویش ژمارەیەک لێکۆڵەری تری ڕۆژئاوایی سەردانیان کردو و چەندین لێکۆڵینەوەی لەسەر نووسراوە. لە ناو کووردا دکتۆر کۆزات محەممەد مامۆستا لە زانکۆی سلێمانی تۆژینەوەیکی زۆر ورد و تێروتەسەلی بە زمانی کوردی لەسەر مێژووی پەیکوڵی و وردەکاری نووسینی سەر بەردەکە نووسیوە و زانیاری زۆر گرنگی لەسەری خستۆتە ڕوو لەژێر ناونیشانی پەیکوڵی شوێنەوارێکی گرنگ دەقێکی لەبیرکراو. سەرڕایەوە بەگشتی لە چاو گرنگی شوێنەوارەکەدا هێشتا لە ناوماندا باش نەناسراوە.
بەداخەوە ئەم بەردانە ساڵ بە ساڵ لەگەڵ سەردانیکردندا ژمارەیان بەرەو کەمی دەڕۆت. ئەمە وای کرد بیر بکرێتەوە کە ئەم بەردانە پارێزرێن. لە ساڵی 1990دا نزیکی 100 بەردی نووسرا و برایە مۆزەخانەی سلێمانی و دواتریش لە ساڵی 2006دا تیمێکی ئیتالی کۆمەڵێ بەردیان دەستنیشان کرد و ئەوانەش ئەمڕۆ هەمویان لە مۆزەخانەی سلێمانین و لەوێ پارێزراوە. ئەم بەردانەی دەیبینن ئەمانە هەمووی لە شوێنەواری پەیکوڵیەوە هێنراون بۆ مۆزەخانەی سلێمانی لێرە پارێزراون. ئەمەی دەیبینیت ئەمە یەکێک لەو بەردانەیە کە نووسراوی لەسرە. ئەمە بە زمانی پەهلەوی لەسەری نووسراوە و ئەو دەقە تەواو دەکا کە لە شوێنەوارەکەدا تۆمار کراوە و ڕووداوەکانی تێدا جێڕاوەتەوە. ئەم پەیکەرەی دەیبینن ئەمە پەیکەری شای ساسانی نەرسەیە. ئەمەی دەیبینیت ئەوە دەموچاویەتی، ئەوانەی تەنیشتی قژیەتی و ئەوەش ئەو بەشە گەورەیە، ئەوە تاجەکەی سەرەتی. ئەمانە چواردانە بوون. ئەم چوارە هەر یەکەیان لەسەر ڕوویەکی ئەو مۆنومێنتە دانرابوون. خۆشبەختانە هەر چواریان ئێستا لێرە لە مۆزەخانە پارێزراون. پێنجەمیشیان هەندێ لێکۆڵینەوە و قسەی جیاوازی لەسرە. هەندێک پێیان وایە ئەوەی پێنجەم بەتەنها لەسەر پایەک لە تەنیش مۆنومێنتەکەەوە دانرابوو. ئەمڕۆ شوێنەواری پەیکوڵی بە ناوی دەربەندی پەیکوڵیۆ ناسراوە کە تێیدا دروستکراوە. وەک ئاماژەمان پێکرد شوێنەوارەکە دەکەوێتە پارێزگای سلێمانی و لە نزیک دەربەنی خان و ئەو لا قەرەداخەوەیە. لە تۆماری 200 ساڵی ڕابردوودا خەڵکی ناوچەکە بەم شوێنەیان گوتووە بتخانە. ئەم ناوە ئەمڕۆ بیرچۆتەوە، بەڵام کۆنترین ناوهێنانی دەربەن پەیکوڵی نزیکی 3000 ساڵ لەمەوبەر بە هەشمار هاتووە. وشەی هەشمار بە زمانی کاشی مانای هەڵۆ دەدات و پێکهاتەی ناوی پاشایەکی کاشیش بووە. پێش ئەوەی کە مۆنومێنتەکەی لە سەدەی سێمی زاینیدا تێدا دروستکرابێت، ئەو شوێنە گرنگ بوو و سەرچاوە ئارامیەکان بەبێت نیقادرا و هەندێک جاریش پیتی تێکەی ناوەکە خوراوە و کورتکراوەتەوە و کراوە بە بن قودرە و بەو شێوە ئەوان ئاماژیان پێکردو. نیقادرا شێوەی گۆکردنی وشەی یۆنانی نیکاترایە کە مانای سەرکەوتوو دەدات. ئەو ناوە نازناوی پاشای سلوقی بووە کە دوای ئەسکەندەر ئیمپراتۆری ئەو دەوڵەتە بووە و نازناوەکەی نیکاترا بووە و ئەو شوێنەی پەیکوڵی بە ناوە ناونراوە. دیارە کە یۆنانیەکان هاتوون ناوی هەشماری زمانی کاشیان گۆڕیوە بە ناوێکی یۆنانی و بووە بە نیکاتۆر کە بە زمانی ئارامی بە نیقاتۆر گۆکراوە. لە دەقەکەی سەر مۆنومێنتەکەی پەیکوڵی ناوی شوێنەکە بە خایانی نیکاترا تۆماکراوە کە لەوە دەچێت ناوەکە خانەی نیکاترا بێت و نووسینەکە باش نەخوێنرابێتەوە، لەبەرەوەی کە بە ئارامیش بێت نیقاتۆر هەر وەرجێڕاوی خانەی نیکاترایە بۆ زمانی ئارامی کە ناوی خانەی نیکاتۆر نیوەی کوردیە و نیوەکەی تری یۆنانیە و بیرمان نەچێت کە بە پەهلەویش خان هاوشێوەی کوردی مانای ماڵ شوێن دەدات. هەروەها نزیکی 2000 ساڵیش لەمەوبەر سرابۆی مێژونووس ئاماژەی بە چیایەک کردووە بە نیکاتۆریۆن کە پێدەچێت هەر چیای قۆپی قەرەداخ و پەیکوڵی بوو بێت. واتە شوێنەکە هەر شوێنێکی گرنگ بووە جگە لەوەی کە ئەم شوێنە لەسەر ڕێگایکی بازرگانی بووە. ئەمە دەواازەش بووە بەسەر ناوچە شاخاویەکان لە گەرمیانەوە، واتە خەڵک لە گەرمیانەوە لێرەوە سەرەتای ناوچە شاخاویەکان بووە. بۆیە لێرەدا کە نزیکی 1700 ساڵ لەمەوبەر ئەم مۆنومێنتە بەم شێوەیە دروستکراوە. مۆنومێنتەکە بە شێوەیەکی چوارگۆشە بووە لە بنەوە کە 10 مەتر بە مەتر بووە و نووسینی لەسەر بووە بە زمانی پەهلەوی، 46یان بە پەهلەوی ساسانی و 42یان بە پەهلەوی ئەشکانی بووە و بە شێوەیەکی جوان لەسەر مۆنومێنتەکە لەسەر بەردەکان هەڵکرداوە. وەک دەبینن مۆنومێنتەکە لە ناوە هەمووی
بە بەرد و قسڵ پڕکرابووە و دەوریشی بە بەردی چوارگۆشە و لاکێشە گیرا بوو بۆ ئەوەی مۆنومنتەکە دروستکرێ. ئەم مۆنومنتە هیچ ڕۆڵەژی تری نەبووە جگە لەوەی کە لەویادا بەڕوونی بیخەنە ڕوو کە چۆن پاشای ساسانی لە ڕێگای نووسینێکی ڕوونەوە کە چۆن کراوە بە پاشای پاشاکان. واتە ئەم مۆنومنتە هیچ ڕۆڵێکی نەبووە جگە لە دەرخستنی ئەو ڕوو داوە گرنگە مێژوویە. پێدەچێت پێش دروستکردنی ئەم مۆنومنتە لەم دەوروبەرە تەلار هەبوو بێت. لەبەرەوەی شوێنەکە شوێنێکی گرنگ بوو و لە سەرچاوەکانە ئێرە ناوی هاتووە. جگەلەوە نارسە پاشای ساسانی بەڕوونی لە دەقەکەدا دەڵێت داوای کردووە کە هەموو پیا و ماقوڵان و میرانی دەوڵەتەکە لێرە کۆ ببنەوە. واتە ئەمە شوێنی کۆبوونەوەی ئەو هەموو خەڵکە بووە. دیارەوانە خەڵکی دەسەڵاتدار بوون و پێویستیان بە شوێنی حەوانەوە بووە. دواتر خۆی دەڵێ ئالێرەدا کۆبووینەوە و هەر لێرەشدا مۆنومنتەکە دروستکرا. بەڵام بەداخەوە هەتاوەکو ئەمڕۆ هیچ شتێک لەو تەلارە نازانرێت. ئەمڕۆ نووساوی سەر مۆنومنتەکە خوێنراوەتەوە. لەو دەقەدا ئاماژە بە کێشمەکێشمی نێوان نارسەی پادشای ساسانی لەگەڵ بارامی سێمدا دەکات. دواتر لە دەقەکەدا ئاماژە بەوە دەکات پیاماقوڵان لێرە کۆبوونەوە و بڕیاردرا نارسە ببێ بە پاشا و بارامی سێم بۆ هەتایی لە تەختی پاشایی لابرا. پوختەی دەقەکە دەتوانرێت بکرێت بە سێ بەشەوە. بەشی یەکەمی بریتیە لە خۆناساندنی نارسە کە وەک هەموو پادشایەکی ئەو سەردەمە خۆی دەناسێنێت و هۆکاری دانانی ئەو مۆنومنتەی خستۆتە ڕوو. بەشی دووەمی کە بەشی سەرەکیەتی ئاماژە بە ڕووداوەکان لە دوای مردنی بارامی دووەمی پاشای ساسانی دەکات هەتاوەکو هاتنی نارسە بۆ بینینی پیاوماقوڵان و دەسەڵاتدارانی شانشینەکە لەو شوێنەدا. لەناو دەوڵەتی ساسانیدا واباو بووە کە جێنشینی پاشای گەورەی ساسانی کە هەر لە بنەماڵی خۆیان بووە دەکرا بە پاشای ئەرمینیا و لە کاتی مردنی پاشای گەورەتا پاشای ئەرمینیا دەچوە شوێنی و ئەو دەبوو بە پاشای گەورەی ساسانی. بەڵام هەوڵێک درابوو کە بارامی سێهەمی برای کە منداڵێکی لاواز بوو بکرێتە پادشا. نارسا ئەوەی قوبوڵ نەبوو پەنای بۆ پیاوماقوڵان و دەسەڵاتدارانی ناوچەکە برد کە بێن بەدەم داواکەیەوە. ئەوانیش هەمویان هاتن بە پیرەوە و لەو شوێنەدا هەمویان نارسیان بینی و لەوێدا کرا بە پادشای دەوڵەتی ساسانی. نارسە دەیتوانی بەهێز دەسەڵات بگرێتە دەست، بەڵام ئەو دەیویست شەرعیەت لە خەڵک وەربگرێت و بیسەلمێنێت کە زۆربەی گەورە پیاوان و دەسەڵاتدارانی شانشینەکە لەگەڵ ئەوەدا بوون کە ئەو ببێت بە پاشای گەورەی ساسانی. دیارە لەو سەردەمەدا کە هەمیشە ساسانیەکان لە شەرتا بوون لەگەڵ ڕۆم، دەسەڵاتداران و پیاو ماقوڵانی شانشینەکە پێیان باش بووە کە کەسێکی بەهێز و خاوەن ئەزمون بکرێت بە پاشای ساسانی، وەک لە منداڵێک کە تەمەن و ئەزمموی حکومڕانی نەبوو پێویستی بە هاوکاری هەبووە لە حکومڕانیدا. لە بەشی کۆتایی و سێهەمی دەقەکەدا نارسە ئاماژە بە سەقامگیری و ئاشتی دەگات لەگەڵ ڕۆم. هەروەها ناوی هەموو ئەو پادشا و دەسەڵاتدارانە دەهێنێت کە دانیان بە پادشایی ئەمدا ناوە و دواتر دەسەڵاتی هەموو شانشینەکەی وەرگرتووە. ئەیکوڵی شوێنەوارێکی جیهانیە و لە ئاستی جیهاندا ناسراوە. لە 200 ساڵی ڕابردوودا چەندین کەس لە ئاستی جیهاندا سەردانی ئەم شوێنەیان کردووە و لێکۆڵینەوەشی لە ئاستی جیهاندا لەسەرکراوە. ئەم شوێنەوارە پێمانەڵێ زۆر لە شوێنەوارەکانی کوردستان دەوڵەمەندن و پاڵپشکراون بە دەقی مێژووی و بە شوێنەوارێکی هاوشێوەی ئەمە. لە چاو گرنگی شوێنەوارەکەدا بەداخەوە هێشتا زۆری نەمان بە شوێنێکی ئاوا گرنگ ئاشنانی. مەرج نییە هەموو شوێنێکی کوردستان مۆنومنتی هاوشێوەی ئەمە و دەقی هاوشێوەی پەیکوڵی لێ بەجێما بێت. بەڵام گەر بچینە قوڵایی هەر ناوچەیەکەوە
مێژوێکی دەوڵەمەند دەبینن. بەرنامەی خۆناسین هەوڵ دەدا لە هەموو ئەڵلقەیەکدا بەشێک لەو مێژوە نادیارە بە خۆمان و نەوەکانمان بناسێنێت. ئەوەش بە ئامانجی خۆناسین لەسەر بناغەیەکی زانستی. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.